فەرهەنگ حوسێن دانیشتووی قەزای خەلیفانە، بەکاری هەنگەوانیەوە سەرقاڵە. ئەمساڵ ئەم هەنجوینەی بەرهەمی هێناوە پلەی یەکەمی لەسەر ئاستی 41 وڵات لە کیشوەری ئاسیا بەدەستهێناوە. کەشوهەوای گونجاوی کوردستان و بوونی گوڵ و گوڵزاری شیاو کە هەنگ شیلەیان دەمژێت و هەنجوینی لێبەرهەم دەهێنێت، وای کردووە هەنجوینەکەی فەرهەنگ لە پلەی یەکەمدا بێت. ئەو ساڵە بەشداریمان کرد لە 16هەمین کۆنفرانسی نێودەوڵەتی هەنگاوانانی ئاسیا بە بەشداری 41 وڵات. یەکێ لە کارەکانی ئەو کۆنگرێ با بڵێن ئەو موتەمەرە پێشبڕشەی هەنجوین بوو، باشترین هەنجوین. منیش بەشداریم کردبوو بە هەنجوینی خۆم با بڵێن لە ڕێی تۆڕی هەنگاوانانی کوردستان بەشداریمان کردبوو لەو موتەمەرە. الحەمدولیلا توانیمان پلەی یەکەم بەدەستبێنین لەسەر ئاستی 41 وڵاتی کیشوەری ئاسیا. و هۆکاری باشی هەنجوونەکەشمان کە با بڵێن پلەی یەکەمی بەدەستینایە، هۆکارەکەی بۆ کەش و هەوا و لە وەرگای با بڵێن کوردستان ئەگەڕێتەوە کە جۆرەها گوڵ و دڕشی لێیە کە پەیوەستن بە شیلیان لێ دەرەچی. زۆری هاوردەکردنی هەنجوینی دەرەوە بۆ بازاڕەکان وای کردووە هەنگاوانانی ناوخۆ گرفتی ساغبوونەوەی بەرهەمەکانیان هەبێت. هاوەش دژمنشتکێ دژمنی سەرسەختی زەردەواڵ. سەرەڕای ئەوەش چەندان گرفتیتر هەن کە ڕوبەڕووی هەنگەوانان دەبنەوە و دەبنە هۆی لە ناوچوونی مێشە هەنگەکانیان. هەنجوینمان پێ ساغ نابیتەوە، هەنجوینێکی زۆر دێ لە دەرەوە، لە ئێران دێ، لە سووریای دێ، هەنجوینی هەرزان لە بازاڕەکانی کوردستانی ساڕۆ بگەڕێ هەمووی سەدا نەهۆتی هەمووی هەنجوینی ئێرانیە بە سالێکی زۆر هەرزانیش. ئەوەش وای کردێ کە هەنجوینی ئێمە وەکو پێویست ساغ نەبیتەوە. گرفتی کەشی زۆرە، با بڵێن گرفتی ڕێگاوبانمان هەیە، گرفتی شوێنمان هەیە، گرفتی نەخۆشیمان هەیە، گرفتی لە بەهاران ڕەنگاڵەمان هەیە، لە پاییزان زەنگە سۆرەمان هەیە. ئەوانە هەمووی با بڵێن دژمنی سەرەکی هەنگن. ئەوانە پیشەی هەنگەوانی و بەرهەمهێنانی هەنجوین لە هەرێمی کوردستان ساڵ بۆ ساڵ پەرە دەسێنێت، بە تایبەت لەو ناوچانەی کە شاخاوین و ژینگەیان بۆ بەخێوکردنی هەنگ گونجاوە. بەڵام هەنگەوانان نیگەرانن لەوەی کە حکوومەت هاوشێوەی پیشە و کەرتەکانی دیکە ئەمانیشی فەرامۆش کردووە و هاوکاریان نییە بۆ پەرەپێدانی پیشەکەیان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خەلیفان.